هۆش هێنانەوەی بێئومێدی و ورە ڕووخاوەکان و ئەوانەی کە وریان بەرداوە کە گومانی بەدیان بە ڕەحمەتی خوای گەورە لا دروست بووە کە هیوای ئەویان نەماوە جارێکی تر مسلمانان ڕاببنەوە ئەم زەلیلی و ژێردەسەییە لەسەر خۆیان لادەن، ئەوان کە ئەوەندە ڕەشبین کەوتون کە جارێک بە هەست و هۆشیانە بە خەیاڵیانە نایە کە مسلمانان وا بەهێز ببنەوە و بتوانن خۆ بپارێزن و دینەکەیان بهێننەوە سەر حکم، چونکە هەر هێز و دەسەڵاتی کوفر و کافران ئەبینن کە لە هەموو جیهانە باڵە دەست بووە. ئەبینی ڕەشبینیەکیان بێئومێدێکیان ئەڵێ چۆن مسلمانان ئەتوانن لەم زەمانە دەوڵەتێکی ئیسلامی پێک بهێنن کە هەموو دنیا بە سەریانەوە هەمووی زلهێزی گەورەی وەکو ئەمریکا و رووسیا و دنیا دابەش بووە بەسەر ئەمانە. ئەڵێ ئەو دەوڵەتە زلهێزانەی جیهان بوون بە خاوەنی هەموو شتێکن، هەموو شتێکیشیان هەیە، چەکیان هەیە، ساروخی کشوەر بڕیان هەیە، بنکەی چەکیان لە ئاسمانە داناوە، لەوێەوە ئەم هێز و دەوڵەتانە تەعدیبەکەن و کە لە جۆڕاهێڵی و کۆیلایەتیەکەیان دەرەچن. ئەڵەن دەستگای مخابراتەکانیان لەسەر زەویە بڵاون و لە ئاسمانە بە مانگی دەستکرد ڕسمەگرن و تەنانەت هەموو بزاوت و چرپەیەکیشان ئاگایلی. ئیتر ئێمە لە بارودۆخی باید چۆن نەتوانین جیهاد ڕاگەین؟ هەر لەگەڵ ڕاگەیاندنیان ئەتوانن لە ناو لانکەیە جانی لەبەر ببڕن. ئەڵەن مسلمانان چۆن نەتوانن دەوڵەتێکی ئیسلامیدا بمەزرێن کە سندوقی نەقدی دەولی، سندوقی دراوی نێو دەوڵەتی و سەرمایەداری جیهان دەستی لە بینەقاقای دەوڵەت و میلەتانیان تند کردووە و ئەتوانن لە ماوەی چەند سەعاتێکە ئابووری وڵاتێک بهێننەوە ژێر سفر. ئیتر دەیان ڕاوبۆچوونی تری بەزی و فەلسەفاندنی ترسنۆکی و هەنجەتی خۆدۆزینەوە لە فەرزی زەمانە کە جیهاد دەکەی. بێگومان بڵاوبوونەوەی ئەم قسە و قسەڵۆک و گومانانە ورەی خەڵکەکە زیاترە ڕوخێنێ، ویان لەیەکە کە زیاتر تەسلیمی ئەو واقعە ببن کە کافران دروستیان کردووە و لەم سەردەمەیە کردویانەتە قاڵب و مسلمانەکانیان تێپەستیوە، ئەهلی کوفریش ئەمەیانەوێ. جا تۆ لە کەسانی وا بەزی و ورە ڕووخاو و دۆڕاوەوە چاوەڕێی چ هەڵوەستێگەکەی بەرامبەر کافر و مرتەدان بینوێن، مەگەر نابینی هەڵوێستیان لە کافر و تاغوتانی ناوە و دەرەوە چۆنە؟ ئەڵەی دۆستی 100 ساڵەی یەکترن. ئەمما ئێمە ئەڵێین هەر کەسێ وا بزانە کە هێزەکانی کوفری جیهانی بە هەموو توانا و دەسەڵاتیانەوە ئەتوانن ڕێ لە مسلمانان بگرن تا نەتوانن دەوڵەتی ئیسلامی خۆیان لە ناوەڕۆک و سیمایە ئیسلامیەکی تەواو دابمەزرێنن، ئەو کەسە گومڕایە و خوا پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بە درۆ خستۆتەوە. درۆکە باوەڕی بە بەڵێنی خوای کردگار و خوای خاوەن و خوای کارزان و خوای دانا و خوای زانا هەیە. درۆکە و ڕاستیش ناکە، باوەڕی نییە. خوای گەورە دەربارەی ڕەشبینی و بێئومێد و هیواپووکاوەکانە فەرمێ ئینەهو لا یەیئەس من ڕەوحی الله إلا القوم الكافرون. یعنی هیچ کەسێک لە ڕەحمەت و یارمەتی خوای گەورە ڕەشبین و بێئومێد نابێ مەگەر کافرەکان. خوای گەورە فەرمێ وەمە النەصر إلا من عند الله، سەرکەوتن بەدەست ئەمریکا و رووسیا نییە، سەرکەوتن بەدەست خوای پەروەردگارە. ما يفتح الله للناس من رحمة فلا ممسك لها وما يمسك فلا مرسل له من بعده. لا تسيري كتشون بل لا ينافي للجنس فرمه هروكو شون فرميتي لا إله إلا هو، لا ريب فيه، لا عدوان إلا على الظالمين. أمش فرمه بل لا ينافي للجنس فرمه لا ممسك لها. ممسك لدواء أوهات ونا ونكيري مبني على الفتحة. وما يمسك فلا مرسل له، مرسل ناوى مبني على الفتحة نكيري. ما يفتح الله للناس من رحمة فلا ممسك لها وما يمسك فلا مرسل له من بعده. كخواي قورة دروازي الرحمة خوي بو خلشي وعلابكا بهيج شويك بهيج شونيتيك بهيج جورك بهيج راديك بهيج برك كزناتو أنا دايخ درقاي خيري خوشي لە هەر کەسێک دابخە هیچ کەسێ ناتوانێ بە هیچ کلۆجێ بە هیچ شێوازە بە هیچ چۆنێتیە بە هیچ ڕادێک بە هیچ بڕێک بیکات. ئەوەیە معنای لای نافیە للجنس. دەیان معنای تری ئەگرێتەوە کە وەکو چۆن ئەڵێن لا إله إلا الله، يعني لا مثيل لا قبيل لا ند لا سمية، هەمووی ئەوانە باسەکەین و نەفیان لێکەین و ئەمەش وایە. هێز و دەسەڵاتی کوفری ناوچەی و جیهانی هەرچەنە بە هێز و بەتوانابن لە توانای
خوای متعال لە توانای خوای گەورەدان و ناتوانن لێی دەرچن ئەوان لەژێر ئیرادەی خوای پەروەردگارە کە فەرمانی فەوتانیان بدا هیچ هێز و توانایەک نییە بەری لێ بگرێ خوای گەورە فەرمێ ولا يحسبن الذين كفروا سبقوا إنهم لا يعجزون وأعدوا لهم ما استطعتم من قوة ئەنجا سەیری ئەم تەناسوقەکە لە نێوانی بەرگەی یەکەمی ئەمایەتەیە ئاەتەکەی دواییتری کە ئاەتی ئەنفال لە 60 ئەنفال ئەفەرمێ ئەوانەی ڕێی کوفریان هەڵبژاردووە باوە حاڵی نەبن کە لە توانە و دەسەڵاتە پێشکەوتون و خوای گەورە دەرەقەتیان نایە ئەمە وەکو حەقیقە دەخاتەوە پێشچاوی مسلمانان دواییژە فەرمێ ئێوە ئەوی مسلمانینە ئەوەندەی لە تواناتانە هەیە هێز بۆ ڕوبەڕووبوونەوەیان ئامادە بکە یعنی ئێوە هێزی ئامادە باشەکەی خۆتان ئیعدادی ئیمانی و ئیعدادی شەرعی و ئیعدادی مادی خۆتان بکەن و بشزانن تەرەفی بەرامبەر هەرچەند بە قووەت بێ هەر لەژێر دەسەڵات و فەرمان و ئیرادە و قەزا و قەدەری خوای پەروەردگارە یعنی با کافرەکان وانەزانن لە توانا و تەکبیری خوای گەورە دەرچوو ناخوای گەورە بە ویستی خۆی و توانای مسلمانان کە ئامادەیەکەن ڕایەنەدات و ژێرە ژووریانەکات و تەفرتونانەکە هەروەها ئەفەرمێ ذلكم أن الله موهن كيد الكافرين إن تستفتحوا فقد جاءكم الفتح وإن تنتهوا فهو خير لكم وإن تعودوا نعد ولن تغني عنكم فئتكم شيئا ولو كثرت وأن الله مع المؤمنين أفرمي لو دڵنیان کە خوای گەورە پلانی کافران پوچەڵەکاتەوە کە داوای سەرکەوتنیانە کرد سەرانی قوڕەیش هاتن یانود خوایە کام بەرەمان چێ لە ئێمە یان بەرەی مسلمانان بەرەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام شایانی سەرکەوتنە پێی ببەخشە ئیترم ئاەتە هاتە خوارەوە کە بە تەوسەوە پێیانە فەرمێ وا سەرکەوتنتان بۆ هات ئەمە دوای فەتحی مەککە بوو کە تێک شکان و بۆ هەتایی هێزیان لێ بڕا ئاەتەکە ئەو کاتە هاتۆتە خوارەوە ئەگەر کۆتایی بەدید و هەڵوێستی دوژمنداریتان بهێنن بۆ خۆتان چاکترە ئەگەر بکەونەوە سەر هەمان هەڵوێستی دوژمنکاری ئێمەژەکەوینەوە بەرامبەرتان جا ئەبینن بەرەو کۆمەڵکاریەکەتان دادتان نادا ئەو هێزوچەکەی کە هەتانە ئەو قووەت و تەحالوفاتەی هەتانە دادتان نادا هەرچەند زۆریش بن خوای گەورەش وەل مسلمانانایە بینیوتانەوەی هەستان پێکرد و هەردوو بەرەی ئیمان و بەرەی کوفریش هەستیان بەوە کردو کە خوای پەروەردگار وەل مسلمانانەوە هەر وەختێک ویست بێتی سەرکەوتنیان پێ بەخشێت چونکە خۆی سەرپەرشتیاری ئەوانە ذلك بأن الله مولى الذين آمنوا وأن الكافرين لا مولى لهم دیسان بەلای نافیە للجنس فەرمێتەوە لا مولى لهم مولى لە دوای نافیەکە هاتووە کە ناوە نەکیرەیە مەبنی على الفتحة ئەفەرمێ ئەوە لە بەرەوەیە کە خوای گەورە سەرپەرشتیاری ئەو کەسانەیە کە باوەڕیان هێناوە کافرانیش بە تەئکید هیچ سەرپەرشتیارێکیان نی